بله ناجي كتيا ماموسين كردستانية كونفرانسك لقى سليمانية كونفرانسك اللي دار ختن بلا بحراتها مشابكة إشكال لنا ولقى أو ما نكر كما السربة حزبك وكام يعني السربة حزبك ترى بلام كأنويك ما نبوا بخنوي إما لم قناعة أم دعوة كاريانا جنجاوة بخنوي برادراني تر بيشيت بشوازي تر بيانوا بك جاري زوا para نكريلا شكاني بايكو بقى دعوة كاريان سابون بدو بشو بشكل الان بياني دوام بشكل الان كوان لشوار فراكسيون يوش دو فراكسيون يشي تو بارتي كدوام كان اگر ما مسائل لشن كردن شارنو سيده وما مسائل سزا ادرين يعني تاكيد اما تاكيد للسرواكين وبرياري كيما برياري شونيكي في شيء بوي او نبيت بۆ مامۆستایانی کە ئەچن بۆ دەوام ئێمە لە بەیاننامەیەکمان ڕاگەیان زۆری ناوەندەکانی خوێندن انتیزامیان پێوە کردوین ئێستاش بەیاننامەیەکی ترمانەیە قەنەعەتیشمان وایە زۆری مامۆستای نظامەکەن ئەو بەیاننامەی کە ئێمە ڕامان گەیاندووە تەنها لەبەر شاری سلێمانیە لەبەرەوەی خوێندکاری ئێمە دوانەکەوێت لە خوێندن و خوێندکاری شارەکانی تر بە هەمان شێوە بخوێنن بۆ ئێمە بیرەکەینەوە ساڵێکی تر ئەگەر ئەم بەیاننامەیە دەرنەکرێتەوە ئەم قۆناغا ئاماژەی پێ نەکرێت ساڵێکی تر ناتوانین خوێندکاری پۆلی یەکی بنەڕەتی وەربگرین ناتوانین لە پۆلی 12 بەو شێوە بتوانن بچنەوە ناو زانکۆکان کاری پیشەی ئێمە لە ماوەی ڕابردوو 30 ڕۆژی ڕێکە ئێمە بەردەوام بووین لەسەر مانگرتن بەڵام دیارە مانگرتنەکە لەم ڕۆیە بەشێکی لە داواکاریەکانمان هاتۆتە دی بۆ ئەوەی سلێمانی لە ڕووی خوێندنەوە دوات نەکەوێت کە دوا کەوتووە دواتر نەکەوێت لە شارەکانی تر بۆیە ئەم بەیاننامەیەمان دەرکردووە پەرۆشیمانە بۆ خوێندکارانی شاری سلێمانی. مامۆستا من ئەحمەد لە گەلی کورتان ئەمە بەیاننامەی سەرەکی یەکێتی مامۆستایان لە سلێمانی بوو؟ زۆرینەی بەڵێ زۆرینەی ئەندامانی سلێمانی. ئێمە ئەو داواکاریانی ڕابردووە ڕاستی حکومەتمان کردووە بەشێکی لە داواکاریەکانیان بۆ ژێکردوونەتەوە کە بۆیان جێبەجێکردنەوە بەشەی تریش کەماوە هەوڵی پیشەیی خۆمانە دێین لە هەنگاوی داهاتووتر لە زووترین کاتە کۆتایی بە گەیاندنی داخوازیەکانمان لە حکومت بین دیارە بر لەم قۆناغەیە کۆتایی بە داواکاریەکان نایەک خەباتی پیشەیی بۆ شێوەیە لە هەر کات و قۆناغێکە داواکاری تر هەیە بۆیە بەردەوامین لەسەر داواکاریە پیشەیەکانی خۆمان. ئێمە کۆبنەوەمان لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردە و پەروەردەکانی مرکزی شار کردووە لە ڕۆژهەڵات و ڕۆژاوە بەڵێ تەواوی پشتیوانیان بۆ داواکاریەکانی ئێمە کردووە و مەبەستی شانە پرۆسی پەروەردە کە دۆستە شاڕێی خۆی ئەوەی کە ماوە جێبەجێ بکرێ ئێمە داوای لا مرکزیەتمان کردو بۆ شاری سلێمانی کە تەنفیذ جێبەجێ بکرێت و ئاژووی لەسەر بکرێت ئەوە بە بۆچوونی ئێمە بەشێکی زۆر لە خواستە دارایی و کارگەڕەکان جێبەجێ کات لە شاری سلێمانیە. سپاس بۆیەوە. بلا بەشێک بوو کنفرانسە نوچەی کەتیا مامۆستایان کوردستانیە لە قا سلێمانیە دەربارەی شکاندنە بایکوتێ لە باژێرە سلێمانیە ku niha beşek ji mamosteyan baykûta dawamê kiriye û beyanemek derkirin heye ku mamosta baykûtê bişkenin û heye ku zerer bê xwendekarên wan nekevin. Belê niha jî konferansê nûçeyê ketiya mamosteyên Kurdistanê ku ew mamosteyan nerazî